بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واستنى بسنته إلى يوم الدين. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. أحييكم بتحية الإسلام، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشكان و برایانی مسلمانی کوردم لە هەر شوێنێکی سەرزەوین داواکەم لە پەروەردگار تەبارەکە وتەعالە نوێژ و ڕۆژ و عیبادەتەکانتان وەکو خۆی لێ وەربگرێت و هۆکاری تۆمارکردنی ئەم ڤیدۆیەش ئەم فلیم بەرداری کە ئێستا ئەیکەین تەنها بۆ یەک شت ئەگەڕێتەوە، ئەویش ئێمەی مسلمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە پەروەردگارە فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن، ولمانجي رمضان أفرميه كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. هر أو پروردگارش أفرميه إنما الصدقات للفقراء والمساكين. إما لمانجي بيروزي رمضان دو عبادتي زور قوري رو تيمان كردوه. يك بريتيا للرجوي مانجي رمضان كپروردگار فرضي كردوه لصالك سي رج مسلمانان تيايا بالرجو بن والله لقل أوشا مسلمانان لمانجي بيروزي رمضان دولة منكان مالكانيان أخملينرن كومالي مستحقاتي خلشي فقير وهجاري دري أكن أيضا بخلشي مستحق بو خلقاني كأمهش صنفة پروردگار دياري كردو لقرآن چكم إما كپروردگار لقرآن اشتك من بو دياري أكاد وكو أوي كچون بالرجوبين كتب عليكم الصيام لعلكم تتقون بهمان شيوة أبي هرب بي شرعيش چونيتي دركردني أو مالي كمستحقي فقير وهجارة بيجينا دس خاون بيداويستي كان وتۆمارکردنی ئەم ڤیدۆیەش لە خۆشەویستیمە بۆ ئەو کەسانەی کە پەروەردگار بە فەزڵ و ڕەحم و بەزەی و کەرەمی خۆی دەوڵەمەنی کردوون. چکەم ئەم دەوڵەمەنیەی جەنابەت ڕۆژێک دێ دەوڵەمەنەکان ئەڵێن چی ئەوانەی کە ئەچنە قیامەت و هیچیان پێ نییە ئەڵێن پەروەردگار بمانگەڕێنەوە لعلی ئەعمەل صالحا فيما تركت، باشە بمگەڕێنەوە بۆی کردەوەی چاکەم کە لەوێ نەمکرد. ياخذ پروردگار بم دولمنا عليه لقرآن بي أفرميت وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه ببخشن لبر إيوا مستخلفا يعني جينشين المديكي ترجي إيوا وأنفقروا هجارانش رويان لدمي خدي ما مستعاني آينية رويان لدمي خلشي دولمنو خوابيا داوكانا بويا پروردگار سبحانه وتعالى تشريعي نيجو تشريعي الزكواتو تشريعي صيامو جهاد همو أو فضائل فرائزاني كالإسلام دايناوة هموي بو حكمتيك بو أويك خلشي مسلمان بتواني بمالا كمستخلفة لسري بيجي انت دس أو كساني كوها مستحق ولقل أوشا مظلوم پروردگار أو فضلو كرمو بيداني بينا بخشيون خوش ريستانو برزا لا پروردگار بو منو توي مسلمان أفرميت إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم. پروردگاري زانا ودانا حشصن في دياري كردوه. طبعا إنما بأداة حصرته يعني زكاة حصر لم هشت كوملقية هم هشتيني كوملقى نبيه بخلشي ترناكويت وكو أفرمي إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها. زكاة بو چه بحصري أبي بدري بو فقير بو أني كهيجانية والمساكين بو هجاركان والعاملين عليها أواني كإيشي لسر أكن والمؤلفة قلوبهم أواني رجايا ليك بيننا إسلام بوي تقوي دينيان بكريت وفي الرقاب وأواني كويلن وأبي آزاد بكرين لمالي مسلمانان والغارمين أواني كوتنة الجير قرزوة وفي سبيل الله أواني كجهادك وغزاءك لبينا الله وابن السبيل أواني كالريبوارن هتا أغنى جي خوانو باريان ليبراو. خوش ريسان بكردي شرحكي بتشوشي أكم أم آياتانا يكم صدقة بفقير شي برزكم فقير أو كسيكا هيچينية خانوينية معاشينية بإيشو بيكارة روجانا أتي لعلوة لبازار شتيكي دسكي ودسنكي هر أوي أم كسا فقيرة أم كسا بتوجيه رب العالمين الزكاة يكم صنف بمعاشر صنفي فقيري ناو كوملقا أواني كأداسرينو أوانا بيويستا يكم كسيشيني كوملقا زكاة يعني بيبدري مساكين أوانا بجيوم مرن هيا نونيان هيتي بشيناكا ياخد
خۆیان داوا ئەکەن ئەمانە ئەم دوو سنفە لە یەکەمی ئاەتەکە هاتووە. سێەم ئەفەرمێ والعاملین عەلەیها، ئەو کەسانەی کە ئیش ئەکەن لەسەر ماڵی زەکات. طبعا لێرە ئێمە هەڵەیەکمان هەیە لە مجتەمەعاتی ئیسلامیە لەم ڕۆژە بە هۆکاری کۆمەڵی ڕێکخرا و گروپ و ئەحزاب و لایەن و تاقم کە دروستیان کردووە بۆ خۆیان، یاخود هەر کەسێکە لەسێ ئێستا بە نمونە من وەکو خۆم ئەتوانم دوو ڕۆژی تر تەقدیمی ڕێکخراوێک بکەم بە نمونە ڕێکخراوی داماوەکان، دوای مانگێک دوو مانگ لە حکومەتەوە ڕێگە پێدرانم بۆ ئەکەن، خۆم و کوڕەکەم و چوار گەنجی ترێنم لەگەڵ خۆما دایانم لە ڕێکخراوەکەم. والعاملین عەلەیها، وا لە خۆم ئەکەم کە من عاملم لەسەر ماڵی زەکات. ئەسڵەن مامۆستا عادل چێ تۆی تەعین کرد تۆ والعاملین عەلەیها بی؟ چێ تۆی تەعین کرد؟ چێ ڕێکخراوی بۆ تو دانا تو ئەمە بکەی؟ چێ بە تۆی وت ئەم ئیشە بکە؟ چێ پێتی وت؟ جیهەتی شەرعی چییە لە ئیسلامە تۆی ئەم ڕێی بە تو دابێت؟ ڕێکخراوت باشە، من حەزەکەم سەدان هەزار ڕێکخراو هەبێت خێر و زەکات و سەدەقە کۆکەنەوە بیدەنە خەڵک. من پێم خۆشە هەزاران خەڵکی موسڵح هەبێ زەکات کۆکاتەوە بیداتە خەڵک. بەڵام چۆن بە چ ڕێگەیەک جەنابت هاتی والعاملین عەلەیها فەکەئەنەما ئەبوو بەکری سیدیق مامۆستا عادیلی ڕاست پاردووە، ڕێکخراوێکم داناوە والعاملین عەلەیها، من دەفتەرێ دۆلار کۆ ئەەکەمەوە، هەتا برایەک بۆی گێڕامەوە وتی وەختی خۆی ڕێکخراوێکەیە لە ناو سلێمانی و کابراش زۆر مەشهورە و ڕێکخراوێکی گەورەشی هەیە و پارە ئەداتە خەڵک و زۆر جار پارە شەگەینێتە شوێنەکانی تریش. وتی چوین پارە بدەم، وتی مامۆستا دەگڵام برد، وتی پێم وت ئەم دەگڵایە سافیە گاوتی نەوەڵا برام ئێمە 120 لی ئەدەینە لاوە بۆ مەسارفی خۆمان، بۆ مەسارفی کرێمان، بۆ مەسارفی کارمەندەکانمان. وتیتم ئاخە چۆن شتی وابێ؟ وتی وەڵا ئەبێ ئێمە 120 بۆ خۆمان دێنە لاوە لە بەرچاوڕۆشنی ئاەت کە ئاەتەکە ئەفەرمێ والعاملین عەلەیها. مامۆستا چی ئەم ڕێی بە تودا تو بیتە والعاملین عەلەیها؟ ئەسڵەن وەری ئەمری شەرعی هەر نییە، ئەسڵەن حکوومەتێک و ئەمارەتێکی ئیسلامی هەر نییە کە زەکات وەکو مستحقاتی دەوڵەت سیر بکات جەنابەت دانا پارە کۆکەیتەوە لە خەڵک و بیدەیتە خەڵکی فەقیر. تۆ ئەمەد لە کوێ کرد؟ تۆ دەوڵەتێک لە ناو دەوڵەتێکا دروست کردووە، ئەمارەتێکت لە ناو نەبوونی ئەمارەتێکا دروست کردووە، تۆ خۆت کردوتە قائید، خۆت کردێتە وەلی ئەمر، خۆت کردێتە ئەهلی شەرع و ڕوبەما حەل و عەقدیش بیت. کاتێک ئەڕۆی پارە لە خەڵک وەرەگریت و ئەیدیتە خەڵک بە کەیفی خۆت و خۆت پارەی لێ وەردەرەکەیت و خەڵک هەیە مەسەلەن لە سیفەتی والعاملین عەلەیها سیارەی پێکڕیوە کاکە، سیارەی پێکڕیوە، شتی پێکڕێ، قەنەفەی پێکڕێ، باشە بۆ خاتری خوا تو ئەمەد لەکوێ کرد؟ ئەمە وەکو ڕوونکردنەوەیەک، برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، دەوڵەمەنانی بەڕێز، دوو ڕۆژی تر ئەم ماڵە ئێوە لێتان ئەپرسرێتەوە بیگەێنە دەست کەسێک کەوەها ئەگەر ڕێکخراوێکی هەیە، ئەگەر خەڵکیەکە دڵسافە ئەو پارەیە وەرئەگرێ لە پەنای ئەو پارە وەرگرتن و ئەو ئیش و کەسابەتی خۆی هەیە، خۆی و مناڵ و دەور و پشت و کارمەندەکانی لەسەر ئەو پارەیە ناخوا، چونکە والعاملین عەلەیها ئەبێ دەوڵەتی موسڵمان داینە، دەوڵەتی موسڵمانیش کە کەسێ دانا دەوڵەمەنیش بێ پێی ئەشێ. چونکە بە نەسی فەرموودا واردە کە ئینسانی موسڵمان دوو صنفیش لەم صنفانەی کە دەوڵەمەنیش بن پێیان ئەشێ، یەکێ لەوانە والعاملین عەلەیهایە، یەکێ لەوانە ئەو کەسانن کەوەها الغزات في سبيل الله، ئەوانەی کە غەزا ئەکەن کە دەوڵەمەنیش بن لە مستحقاتی زەکاتیان پێشێ. صنفێکی تریش لەوانە کە هەر زائیدە بۆ سەر ئەوانە وەبنی سەبیل، ئەوانن کەوەها ڕێبوارن، کابرا دەوڵەمەند ڕێکەوتەتە سلێمانی لە دوهۆکەوە هاتەوە پاری پێ نییە بڕاتەوە، ئەبێ موسڵمانان ئەوەنی بدەنێ بڕاتەوە. تەبەن ئەم شتانە لە ئەم مجتەمەعاتانەی ئاسانە، کابرا بە تەکسیەکە ڕاتەوە لە قاپی خۆی پارەکەی ئەدا. بەڵام صنف باسی بکەم بۆتان، والعاملین عەلەیها باتڵە لەم سەردەمە کە کۆمەڵی خەڵک بۆ خۆیان پارەی لێخۆن. والمؤلفة قلوبهم، ئەو کەسانی کەوەها بۆ تەئلیفی قلوب تازە هاتنە ناو ئیسلامەوە، مسلمانان زەکاتیان دەنێ بۆ ئەوی دینیان دامەزراوتر بێ، بۆی بڵێن مسلمانان ها ئەبەخشن خوشک و براکانی خۆیانیان خۆشەوێت. لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه، ئیماندار برای ئیماندارە. ئەم بەم شێوازە ئەمە تەشریعی زەکاتە بۆ کەسێ کە پێشەکی دێتە ناو ئیسلامەوە بۆ ئەوی ڕەجائی ئەوەی لێ بکرێ ئیسلامی باش بێ، هەر وەکو سەحابەکان و هەر وەکو ئەبوو سوفیان کە لە غەنائیما پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەشیدا چاوی لەسەردانا، خێزانی لەگەڵای هاوشانی چوو بۆ جیهاد. ئەوە فەزلی معاویە هەر ناگێڕێتەوە، ئەوە فەزلی یەزیدی کوڕی ڕەزای خوای لێبێ کە گەورەترین قائیدی جێشی ئیسلام بوو، تەعین کرا لەسەر جیوشی ئیسلامی لە کاتی جەنگی فتوحاتە. بۆیە یەکێک لەو نیعمەتانە ئەوەیە کە وەفی مؤلفەتی قلوب. و نیعمەتێکی تر وەفی الرقاب، ئەو کەسانی کە کۆیلەن. کۆیلە
لمستحقات مسلمانان أكربوا آزاد بكري أمش رديك بو خلشي ملحدين بو خلشي علماني كانوا بو خلقاني كدجاتي خدي إسلام كان لجير نسراوي دستور وياسا وكومل اشتي دنيايا كالين الإسلام لقل كويلي أبو إسلام لأول أوتا ليرة أفرمي وفي الرقاب كسيك كويلي بباريس زكاتي دولة من أبي بكر ريتو پروردگار فرمي فكوا رقبة أو إطعام في يوم ذي مسغبة برو رقبيك آزادك كويليك آزادك كابراء لمال خويا لقجنك شرك عليه من توك دايكم واي پروردگار لسري واجب أكا يان أبي كويليك آزادك يان أبي دو مانگ لسريك بروجو بي يان أبي شص فقير تيركا كابراء لقجني خويا شرك كردو چي پيوندي بويا أما وكو رون كردنويك وكو بيرخصنويك إسلام لقلنا هيشتني كويليا بلان بداخل لم ظروف خلق خوي برو كويلبون أروا خوي برو أروا كنزاني دين شيا بويا بشيكيش لمستحقات زكاة أدريتا أو كساني كوها كويلا وبشيكي تر لواني كوها فروردگار فرمي والغارمين أواني كغارم أواني كفقير هجار بونا بهوكاري تي بهوكاري قرزاري طبعا قرزاري مشروع خوش ويستان من كاتيك خانيو خوش دروست كمو واجهي خانوكم جوانه وكونتري بسبيان زورقي بوجنكم كرمو فرشي كاشانه كرم بحوت هش قلاو هروا بيتوا جلوبرقي جوانه كرمو دسم بلاو بكيف خوم تخشان وفخشاني باراكم لولا وخوم قرزاركم ولم بين قرز مدني اما ناكاتو قرز برزان قرزاريكي مسلماني مستحق ككابرا بنمونا لكسابتك اتيه كوتوا لكسابتك مشروعات يكوتوا سيارێکی کڕیوە سیارەکەی وەرگەڕاوە شتێکی قەرز بووە لە سەری نەیتوانی دا سیارەکەشی ڕۆی ماڵشی ڕۆی مناڵێکشی مرد کەسی وا هەیە مەسەلەن لە فوجئەتەنا پەروەردگار فەقیری بەسەر ئاهێنێ وەکێتە ژێر قەرزەوە قەرزی مەشروع نەکو قەرزی قۆڵ بڕین نەکو قەرزارێک کابرا 100 دەفتەر دۆلار خەڵکە خوا مەبین 100 دەفتەری بدەنێ 100 دەفتەر دۆلار ڕەنگە لە حساباتیش باش نازام ڕەنگە پارەی 5 میلیارد دۆلار ئەمریکی بێ ئێمە بڕین 100 دەفتەر بۆ ئەو بدەینەوە فەقیری ژێرکەوتەی قەرز پێویستە مسلمانان پارەی بۆ کۆکەنەوە بیدەنێ ئەمەش صنفێکی تر وفي سبيل الله وفي سبيل الله پەروەردگارە فەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله يعني لبيناو الله وابن السبيل فريضة من الله طبعا وفي سبيل الله توزي أوي كأمي قصي زياد لسركم أمره وفي سبيل الله وابن السبيل خوش ويستان تو پارا ديت فقير لبيناو الله يديتي خو لبيناو خود نايديتي لبري لسرتي فرض كدو پارا ديت هجراران هل لبيناو الله يديتي پارا ديت اوانيك والعاملين عليها هل لبيناو الله والمؤلفة قلوبهم وتبيت مسلمان ديكي باش هل لبيناو الله اوانيك وها كويلن ازاد يعني هل لبيناو الله اوانيك قرزارن هل لبيناو الله اوانيك مسافرنو ڕێیان کەوتەتە شارەکەت و پارەیان پێ نییە جا خەلیرەیەکی دێتێ لە پاری زەکات و مستحقاتی مسلمانان بۆی بگاتەوە جێی خۆی و تووشی هیلاک و فەوتان و نەکبەتی نەبێ و مناڵەکان خۆی بدۆزێتەوە هەل لە پێناو ئەڵڵایە ئەی باشە عەجەبە ئەمە هەمووی وەفی سەبیلی لایە ئەم فی سەبیلی لایە ئەکاتە سەر ئەو صنفانەی ترە ئەکرێ تەئمینی طرق دروستکردنی مزگەوت دروستکردنی پرد دروستکردنی مستەشفا ئەمانە هەمووی فی سەبیلی لایە ئەگەر کەسێ دەوڵەمەند بێ بیکات عەجەبە پەروەردگارە فەرمێ وەفی سەبیلی الله ئەی ئەمانی تر وەفی سەبیلی الله نیە ئەی پەروەردگارە بە وەفی سەبیلی الله عولەما ئەفەرمون الغزاة في سبيل الله ئەوانی کە غازین ئەوانی کە مجاهدن ئەوانی کە شەڕکەرن بۆ کڕینی چەک و ئەسلیحە و پارە و شمشێر و پیتاک و خۆراک و پیشاکی ئەوانی کە لە جیهادە ئەمانش هەمووی تەفسیرە ئێستا چینە خزمەت هەندێک تەفسیر بۆ ئەوەی ئەصنافی وفي سبيل الله بمروري خويا برا يعني بمجراي خويا برا انحرافاتي تينك يا برزان استا كومالي مسلمان كومالي بانخواز كومالي داعي وفي سبيل الله يعني كردوتا اوانيك دعواك لدعوية باركو اكنوا مثلا ريخراوي بيداءنا احزابي بيبريوا ابن خاوکاری ئەندام و لایەنگری خۆیان ئەکەن بەنمونە کەناڵی پێدائەنن حرەسی بۆ دیاری ئەکەن بەم شێوازە ئەمە هۆکارگەلێکە پارە نەگاتە موسڵمانان لە کاتێکە ئەو دەعوە
ئەو بانگەوازە هیچ زەرەرێکی لە کوفر نەداوە با ئیش شێوازێک بەڵکو ئەوانەی کەوەها ئیش لە پرەوپێدانی کوفری شەعەکەن هاوکاریان ئەبن بۆی ئەم ئیشە بکەن ئەلکەیل بمکیالین چۆن شتی وابێ بۆیە وفي سبيل الله خاصة أهل ثغور أقريتوا أواني كلا ركن دولتي مسلمانانا دفاع لمسلمانانا كان وكو أم تفسيرانا يجلو تفسيرانا خوش ريستان تفسيري يجلو تفسيراني كبمسند تفسيري أبي حاتم رازية بسند أقريته سر خدي شرح علماء صحابة كانوا في غمر صلى الله عليه وسلم أفرمي وفي سبيل الله يعني شيء الغزاة في سبيل الله جملة عندك أهنية ليرة أفرمي وفي سبيل الله يعني أو كساني كاللبيناو الله غزاك يعني أو كساني كشر لبيناو الله باشا خوش لسان وبرزان أمش تفسيري كتيرة كبريتية لتفسيري منير هين دكتور وهبة الزحيلية باشي شرحي عقيدة وشريعة ومنهجكات هيك العلماء كان الشام أفرمي وفي سبيل الله أي القائمين بالجهاد ولو أغنياء أفرمي أواني كجهاد كان أقر دولة من يجبن أو للصرف في مصالح الجهاد لشوني كتير أفرمي وشراء السلاح ياخذ صرف بكري لمصالح الجهاد بو كريني تشكو بيداويستي وبيشاكو بوتاكي مجاهدين أمش تفسيري كتير تفسيري كتير تفسيري مأثور ك يجيك لجورتين تفسير كاني صحابة وتابعين لمصادري أصلية وجيشتوتا إيما لأبرزترين كسي محققه أمانة ورجراوة طبعا مركزي دراسات وعلومات قرآني لما حد إمام الشاطبي طبعا أمش يعني الدكتور مساعد بن سليمان طيار أستاذي دكتوراي هي مع مستوى دراسات قرآن لجامعي الملك سعود للرياض باشا برزان أمش يجيك لو تفسيراني ك باسي وفي سبيل الله شون أكا أفرمي لطريق ابن وهب وهاتوا وفي سبيل الله يعني الغازي في سبيل الله يعني وكساني يعني في الجهاد باشا لجهاد بي أبخشي أو كساني يعني سبحان الله همو يعني يقصاك ببي دوري وببي كرتي ببي أوي توسيعي تيابك بو أوي بوتو بسلمين دي كالغزاة في سبيل الله غزا يعني شر غزا يعني شر باشا برزان لفتح القدير تفسير كي إمام الشوكاني كالصالي 1250 هجري نعم سردمجني بلي مثلا بو مناصرة كردني هنديك بيو بو دجايتي كردني هنديك بي أفرمي وفي سبيل الله هم الغزاة في سبيل الله والمرابطون يعطون من الصدقة ما ينفقون في غزوهم ومرابطتهم وإن كانوا أغنياء أفرمي أما قولي زوريني علماء إمام الشوكاني أفرمي أوانا كغزاء كان مرابطا يعني الرباط لناو الشر والجنگ غزايا لزكاتي مسلمانان يعني بي أدري بو أوي كسرفي بكن لكاتي غزاكيانا لكاتي مرابطكيانا لو كاتي كمرابط كلفيناو فرورقار خوان بستو دفاع لسنوري مسلمانان أكن وإن كانوا أغنياء أقر دولة من يجبن باشا برزان تفسيري كتير تفسير إمام طبري رحمة الله إليه أفرمي طبعا إمام طبري يجلو مؤرخ مفسراني ك بيجيكي جوريه هي لنا مسلمانانا أفرمي وفي سبيل الله يعني شيء يعني نفقاء في نصرة دين الله سبحانه وتعالى وطريقته يعني بخشين لبيناو نصرة الدين الله والريكي سرخصني شريعة الله التي شرعها لعباده سبحانه وتعالى بو شريعتيك دروستي كله بو بندكان من هردويتي بقتال أعدائه بكشتني دجمنكاني وذلك هو غزو الكفار أوشيا غزاي كافرانا تفسيري إمامي طبري رحمة الله إليه تفسيري كترمان هي أيسر التفاسير
كزاناي قولي إسلام أبي بكر جزائري كهرخوي واعظ بو لمزقوتي مدينة لمزقوتي مسجد نبوي رحمة الله إلي بأفرمي وفي سبيل الله أي الجهاد بوشي بو أوي عدو عتادي مسلمانان في بكرت وتزويد المجاهدين بو دعم كردني مجاهدين أوانيك جهاد أكن لفينا الله سبحانه وتعالى. تفسير كتير مان هي حدائق الروح وريحان إمامي هرري باسي في سبيل الله كأفرمي هو الطريق أو الرجية إلى مرضاة الله تبارك وتعالى والمراد به الغزاة أفرمي أم في سبيل الله رجيك كأديني بأ الله أو إجبريتي التي للرجي رضامندي الله سبحانه وتعالى والمراد به الغزاة والمرابطون للجهاد فيعطون من الصدقات ما ينفقون في غزوهم ومرابطتهم سبحان الله هل أويك في شريق إنه الله قال هموي يقسأك يعني كمزادي تانية ولا شيء كتير أفرميه أو شيء كلفينا الله يا بو مصالح مسلمانان عامش بكارتيه بلام أما بيت شيء بيه برزا خوش رسانة بيه ولي أمر شرعية بيه لم باشا قرداني هر کسی دکان و ڕێکخراوێک و تەلەڤیزۆنێک دانا و بە کەیفی خۆی پارە لە خەڵک وەرگرێ لە کاتێکە ئەوەی کە لە وڵاتەکە دەسەڵاتی بەدەستە هیچ حەقی بەم ئیشانەوە نییە ئەمە خۆی لە خۆیان پاشاگردانی دروستەکە هیچ شوێنێک نییە هیچ مۆلیدەیەک نییە بکڕێ بە دوو دەفتەر لە بەردەم هەر شوێنێکا بێت کە کابرا دروستی کردو ئەڵێ لە پێناو فی سەبیلی الله و ئیشەکەم بۆ ئەڵڵا إلا دو دفتر لولا نقص أهني بو مسلمانان أما زور قرينجا شكم أوتا ليرة أفرميت دروستا لمصالح عامي خلطيا بكار بي وكو دروس كردني الريقو بانو أو بلام أبي ولي أمري شرعي أبي أما بيتا باشا قرداني هر كسي بكيف من بارا والقلون بكيف خم والعاملين عليها وفقلهم وفي سبيل الله شتي بكيف خم بي بكرم أما أبيتا باشا قرداني برزا كان تفسيري كترمان هي إمامي ابن كثير رحمتي خوالي به بدو فرمود باسيكا يكي لو فرمودانا أفرمي زكاة دروس نية بو هيج كسيكي دولمن إلا بو أو كسانة نبي كوها عامل لسري كباريان هي ودولته ولأمر بسلمانان بويان ديارك أو كسانة شي كمجاهد غزاة جنگ لفيناوي الله أكن بوشي وازا بويان جائزة يكي كتر صفة تفاسيري علي صابونية كأمش علماء معاصرة ويكنيه لعلماء قديم وكون كان بلي ك دميك بأم تفسيرين نسيبيته أو شرب همان شواء فرمي الغزاة في سبيل الله أو كسانن كوها غزالة بيناوي الله أكن سبحانه وتعالى يجي كتلم كوتات تفسير كهناوما أوش عون الرحمن في تفسير القرآن هي دكتور سليمان بن عبد الله اللاحمة أستاذي جامعي قرآن وعلوم قرآن لكلية الشريعة لدراسات إسلامية لشاركي الشيخ ابن عثيمين رحمتي الله إليه أفرميه طبعا أفرميه إنما الصدقات للفقراء أفرميه أجر معناي في سبيل الله أو أبوايا لهمو عملك خير وشاكا يعني عام بوايا وحصر نكرايا أفرميه أو خلقاني كمستحقي زكاة أبو المحروم أبو لي شون هذا بلقي علميش بومان أسر مني أفرميه وخاصة أن بعض الأعمال البر يبقى نفعها كبناء المساجد فيرغب الناس في وضع زكاتهم في مثل هذه الأعمال أفرميه أقربها تايو أم اشتخاص نبوة في سبيل الله شكم أفرميه وفي سبيل الله يعني تجهيز الغزاة والمجاهدين في سبيل الله خاصة أفرميه أقرنها تايو أم آيتا خاصة بو شمشير بدس وشاك بدسي مسلمانان كجهادي فيبكن أو كاتا همو رجيكي خير أكراي وبدم أمية تنانت والله من يسا الزكاة ما بيدفتر دراح حزقم بيدا ما مزقوت حزقم أصلا زوي مزقوتا كيف يفكرهم بو لبر أويز مزقوتا أمينيته أو كاتا خلق مزقوتي في دروستكن أو كاتا خلق
کۆمەڵێ شتی پێ دروست ئەکرد لەوانە وەکو پردی پێ دروستە کرد ئەچوو مستەشفای نەخۆشخانەی سەرەتانی پێ دروستە کرد بۆ ئەوەی ئەویت ئەمە 100 ساڵ ئەم نەخۆشخانە ئەمێنێتەوە بەڵام پەروەردگار ئەم سنفە لە ناو حەوت سنفەکەی تر جا ئەکاتەوە فی سەبیل الله یعنی چی یعنی الغزاة والمجاهدون فی سەبیل الله ئەوانەی کەوەها لە پێناوی ئەڵڵا جیهاد دەکەن ئەمە ئەوەندە تەفسیرە زۆرێکی تریش ئەقوالی عولەما ئەتوانن بێنن بەڵام کات نییە و دەرفەت نییە من هەر ئەوەندە ئەڵێم ئەو کەسانی کەوەها گومان ئەبن تۆمارکردنی ئەم ڤیدۆی مامۆستا عادل شەڕ بێ لەگەڵ گروپێک لەگەڵ حزبێک لەگەڵ لایەنێک لەگەڵ ڕێکخراوێک واللهی الله سبحانه وتعالى شاهدە لە نیەتی من لە عەرشی عەظیمەوە ئەگەر ئەم قسەش بکەم وەکو ئیبن عوسەیمینە فەرمێ لە ئیسلام پێی دەربچم دین و ئیمان و عەقیدەی خۆم خۆشەوە هیچ کاتێک نایخەمە ڕیهانەوە بۆ کۆمەڵە خەڵکێک کە لە ئاوی لێڵا ڕاو بکەن من کابرایەکی مسلمانم خۆم بەوە ئەزانم کە قسەیەکی خێرکەم دوو مسلمان گوێم لێ بگرێ هەم فەقیر ئیسفادەم لێ بکە هەم دەوڵەمەنیش ماڵەکەی بگاتە جێی خۆی من پێم خۆش نییە هیچ کەناڵێک دابخرێت پێم خۆش نییە هیچ ڕێکخراوێک دابخرێت پێم خۆش نییە هیچ منەظەمەیەکی خەیری لەبەر ئەوەی وەلعاملین عەلەیها بۆ خۆی پارە وەرئەگرێ و لەسەری ئەخوا لەبەرەوەی قەناتێکی هەیە و زەکات وەرەگرێ لە ناویەوە فی سەبیل الله دروستکەوە کامیرەی پێ ئەکڕێ و قەنەفەی پێ ئەکڕێ و حرەسی بەردەم قەناتی پێدا ئەنا من حەز ناکەم هیچ کەناڵێدا بخرێت حەز ئەکەم دەوڵەمەنە شەریفەکان ئەو خەڵکانی کەوەها هەر خودی خۆیان لە قەناتەکەەوە دەرەچن ئەگەر لە مایەکە چوار وتاری دەرئەچێ پێویستە لە مایەکە وەرەقەیە بدا لە پێناو ئەڵڵا 100 خەتیب لە قەناتێکەوە دەرەچێ ئەگەر هەر 100 خەتیبەکە یەکی مانی یەک وەرەقە لە پێناو ئەڵڵا بدەن نزیکەی پارەی قەناتەکە دەرەچێ و شتێ تریش مسلمانان بە سەدەقە دەبری ئەکەن بەڵام ئێمە لەو کەسانە نیمان ئین الله اشترى من المؤمنین ئەنفوسهم وأموالهم ئێمە نە نەفسمان فرۆشتە وەکو بانخوازان بە ئەڵڵا و نە ماڵی خۆشمانە دەین بە خەڵک دەڵێن تۆ بێنە ئێمە سەی تۆکەین تۆ لەسەرت ئەکەوێ کە لەسەری ناکەوێ بۆیە الغزاة في سبيل الله ئەوەیە معناکەی وەفی سەبیل الله ئەگەریش بە من بوترێ مامۆستا عادل ڕۆژانێ بووە طبعا ڤیدۆکانمان ساڵانە لێ درێتەوە 8 ساڵ پێشتە من داعی بوومە وتومە مەسەلەن دروستە بدرێتە کەناڵ بدرێتە ڕێکخراو من لێرە پەشیمانە بمەوە بۆ لەبەر ئەوەی هیچ بە عیبەی نازانم خەڵکانێک هەبوو ئەیانوت ڕسم بگری حرامە ئیستاگە حەڵاڵە خەڵکانێک هەبوو 8 ساڵ پێشتە من دۆست و هاوڕێمەیە پرسیان بە منەکە ئیسان ڤیدۆیە ببین نەگەر حەق بێژ بن ئەڵێن ئەو مامۆستا دروستە ژنەکانمان سیارە لێ خوڕێموت بڕۆن سیارە بۆ ژنەکانتان بکڕن بەڵام بە پێوەری شەرعی خۆی چکەم ئافرەت هەبوو لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام مشتری لێ خوڕیوە ئێستا ئەو برا موسڵمانانە ژنەکانی خۆیان بە نیقاب بۆ سیارە لێ خوڕن و ئەیان گێنە شوێنی دەوامەکانیان و بە مناڵی خۆیان و ئەسوڕێنە و خەڵک ئەیان بینێ عەجەبا مامۆستا عادل ڕۆژانێک بووە ڕیشی ڕەش بووە گەنجتر بووە ڕەنگە تەحمیسی بۆ گروپێک و بۆ تاقمێک زۆرتر بووە ئێستا سەر و ڕیشم لێی سپی بووە ئێستا کە عەقدێکی زەمەنی زۆرم تێپەڕانوە ئەلحەمدولیلا خەریک خوێندنەوەم لە ماڵی خۆما دانیشتومە خۆشەویستی موسڵمانان لە دڵمایە حەزم بە تاقم و گروپ و فیرقە و ئەوە نییە پێم خۆشە موسڵمانان برابن پێم خۆشە دەعوەی تەوحید و سونەت وەک خۆی بگا لەسەر شانی فەقیر و هەژاران نەبێ لەسەر کەمکردنەوەی ئاستی مەعیشەتی موسڵمانان نەبێ لەبەر ئەوەی ئێستا من ئەم شەو دێمە گیرفانتانەوە بە مۆبایلەکەمەوە لە مۆبایلەکەمەوە تەسویرەکرێم و لە مۆبایلەکەمەوە دێمە پەنجەرەی مۆبایلەکەت و لە ناو مۆبایلەکە تا ئەم بینی لەو پەڕی ئوستورالیاوە وتارم داوە بە مۆبایلێک چەند برایەکی موسڵمانی کورد تەسویریان کردووە لەبان پەیویکانەیەکی مینبەرا وەستاوم لە مەسجد السەلام لە هەموو عالەما خەڵک گوێی لە وتارەکە کردووە خۆ نە ستێدیۆم هەبوو نە کەناڵم هەبوو نە فرقەی تاقمی تەسویرم هەبوو یەکێ ئەم لام بگرێوەیەکێ جوانکاریم بۆ بکە و مکیاجم بۆ بکە هەر کابرایەکی داما و هەژاری موسڵمانانی کورد لە شوێنێکەوە دەرەکەوی داوەکەت ئەگا فبۆیە بەڕێزان و خۆشەویستان ئەگەر وترابێ ئێستا بوترێ مامۆستا عادل لەم شتانە پەشیمان و فەخری پێوەکەم پەشیمان بوومەتەوە ڕێکخراوم نییە پارە لە خەڵک وەرگرم پەشیمان بوومەتەوە لەبان مینبەر بە دەنگی دلێر ئەڵێم زەکات و سەدەقەت بدەرە خوشکت بدەرە براکەت بدەرە ئامۆزاکەت خەڵکی جەباری خەڵکی زەنگەی خەڵکی شێخانی شوانی جافی خەڵکی منتیقەی قەڵاتزیە و ڕانیە و پشدەر و بتوێنی زەکاتەکەت بدەرە خەڵکەکەی خۆت چکەم بە نەسی فەرموودە ئەگەر جەنابەت فەقیرێک لە چەمچەماڵ بناسی
شتێ پارەی بدەیتێ خزمی خۆت نەبێ تەنها ئەجری سەدەقەت ئەگا بەڵام ئەگەر خزمەکەی خۆت مستەضعەف و داما و هەژارە کاتێک کە پێی ئەبەخشی هەم سەدەقەت پێی بەخشیوە و هەم سیلەی ڕەحمیشت لەگەڵا کردووە ئەمە شەریعەتەکەی ئێمە ئەمە دینەکەی ئێمە من لە پێناو ئەمەیە ئەم قسانە ئەکەم لە پێناو فەقیر و هەژاری موسڵمانانە فتوایەکم داوە وەختی خۆی لە مراحەقەتی علمیە بوومە ئەو علمەی ئێستەم پێ نەبووە خەڵکانێک هەبووە ئەو کاتەش علمیان وەکو عالم و وەکو مامۆستا و وەکو خەڵکی شارەزا لە دین دەرکەوتونە ئێستا لە شتانێک پەشیمان بنەوە لە مەساڵحی خۆیان هەیە من لە مەساڵحی گروپێک لە مەساڵحی ڕێکخراوێک لە مەساڵحی شتێکی کاتی دنیای قسەیەکم کردووە ئێستا ئەزانم سەواب و جادەی حەق و ئاهلی سونە و جەماعەتە گەڕاومەتەوە سەر ئەمە لە کاتێکا نە ڕێکخراوم هەیە نە کەناڵم هەیە نە حزب و گروپ و لایەنم هەیە تەنها پێم خۆشە مسلمانان ئەو ماڵە مستحقە بگاتە دەستیان والله ولي التوفيق والله شاهدە لە نیەت و سەرائری دڵەکان پێم خۆش نییە هیچ کەناڵێکی کوفر و عەلمانیەتە بێ ئیلا کەناڵێکی بەهێزی ئیسلام هەبێ بەرامبەری ناشڵێم ئیسلامی یا نسبی بۆ دروست ناکەم کەناڵی ئیسلام بێت نەخدانێ 100 دانە هەبێ پێم خۆش نییە هیچ قەنەواتێک دابخرێت بەڵام بە زەکات پێم خۆش نییە 1 دیناری زەکاتیان ئاراستە بکرێت وە دڵنیاش بە إن غدا لناظره قريب ئێمە نابێ بە دوو فتوایەک پێمانەڵێ نوێژنەکەر کافرە ئەچێتە جەهەنمەوە بۆ لەبەرەوەی لە ئیجماعی سەحابەیان نوێژنەکەر مستحقی جەهەنمە لەبەرەوەی هیچ شتێکیان نەبینەوە بە ئەندازەی ئەوە کوفر بێ عالمێکی تریش دێڵێ نوێژنەکەر موسڵمانە مادام لەبەر تەمەڵیەتی باشە تۆ مستەقبەلی خۆت ئەدەیتە دەست کەسێکەوە کە ڕاجحەکە ئەوەیە نوێژەکەت بکەی بۆ ئەوەی نەکەویتە دۆزەخەوە یان هیوا و ئاواتی ڕۆژی قیامەتت کە ڕاکردنە لە ژنت لە مناڵت هەلەکە عنی سوڵتانیە ما ئەغنا عنی مالیە دەسەڵات و دەوڵەتت یا ئەچێ ماڵ و مناڵت یا ئەچێ پارە و سەرۆت و سامانت یا ئەچێ چەکدار و حیمایەکانت یا ئەچێ جبە و ئەمامە و مینبەر و مزگەوتت یا ئەچێ تەنها خۆت حفاتەن عوراتەن غوڕلا بەڕوت و قوتی بە پێخاوسی لە بەرامبەر ڕەب العالەمین وەستی نوێژنەکەر بوویتە مستەقبەلی خۆت دەدەیتە دەست شافعی و ئەلبانی و چێوە لە کاتێکە ئەسڵی دینەکە ئەوەیە بيننا وبينهم الصلاة كسيك نيوجنكا لقل قاورجولكا فرقي تنها نيوجكيتي كواتە لێرە خۆشەویستەکەم بۆ ئەم نمونە لەگەڵ ئەوەیە ئاێنمەوە تۆ مستەقبەلی خۆت مەدەرە دەست مامۆستایەک مستەقبەلی خۆت مەدەرە دەست زانایەک مەیدەرە دەست کەسێکەوەها ئیشی بەمە ئەڕوا ئێستا تۆ بەکار ئەهێنێ بۆ خۆی بە قسەی کەسێک بکە یا قومی اتبعوا من لا يسألكم مالا لا يسألكم أجرا وهم مهتدون من نداوای زکاتم لێت کردووە ڕێکخراوم هەبێ نەداوای پارەم لێت کردووە کەناڵم هەبێ نەداوای پارەم لێت کردووە حزبم هەبێ نەوتمە مۆلیدە بکڕە بۆ بەردەم قاپیەکەم نەوتمە پاس بکڕە بۆ ڕێکخراوەکەم نەوتمە سیارە بکڕە بۆ دەستگاکەم وتومە ماڵەکەت بدەرە خزمەکەی خۆت ئەیدەی بیدە نایدەی خۆ من دڵنیام لەبەرەوەی من بەڵگەی سەریح و سەحیحم پێ وەکو برایەکی ئیمام وەسات چەند زانایەکی معاصر لەم سەردەمەیە ئەڵێن دروستە بدرێتە ڕێکخراوەکان بدرێتە لایەنەکان بۆ ئەوەی ئیشی موسڵمان وتم ئەی کاکە گیان چۆن واناڵێ ئەو لە ڕەوتێکی ئیسلامیایە 70 ساڵە ئیشەکە لەو ڕەوتەیە ئەگەر زەکات و سەدەقەی مسلمانان نەچێتە بەردەسی ناتوانێت هیچ ئیشێکی خۆی ڕایکە فبۆیە ئیشی خۆشی پێڕایەکە و ئیشی خەڵکیشی پێڕایەکە بۆیە من ئەوەی کە بە تۆ وتووە لە خۆشەویستین بۆ تۆی دەوڵەمەند و لە خۆشەویستین بۆ فەقیر و هەژارەکان لەیتە شێعری ئەم قسانی کە من ئەیکەم وەکو هەڵقەیەک وەری بگریت و بیکەیتە گوێت لە ڕۆژی قیامەتە نەڵی یا لەیتەنا ئەطعنا الله وأطعنا الرسول إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل لەوێ بڵی خۆزگا ئیطاعی الله و پێغەمبەرەکەیمان کردایە ئیطاعی ئەو عولەمایانەمان کردایە کە هەموو سنفەکانیان بۆمان جیا کردەوە کە عولەمای ڕاسخ بوون کە عولەمای ئەهلی خەیر بوون کە عولەمایە بوون لە پێناو دنیا دینەکەی خۆیان هەرزان فرۆش نەکرد لەیتە شعری لەوێ نەڵی إنا أطعنا سادتنا وكبراءنا شوێنی ئەشراف و عولەماکانمان کەوتین شوێنی سەرکردەکان کەوتین و شوێنی مەلاکان کەوتین فأضلونا السبيل ڕێکەیان لێ وێڵ کردین ئەو ماڵە لەسەری مستەخلەفی خۆشەویستەکەم بیگەێنە بەدەست خزم و کەسوکاری خۆت و ئەوەشی پێتم وتووە الله الموعد الله شوێنی موعدی ئێمەی هەموو مسلمانانە کە لەوێ یەکتری ئەبینین إن غدا لناظره قريبون و هەر کەسێکیش گومانی خراپم پێبەرێ و ئەگەر غیبەتم بکە ئەگەر هەر شتێک بڵێ من هەرگەرنی ئازاکەم بەڵام هەر ئەوە ناڵێم وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون ئەو کەسانی کەستەم ئەکەن ڕۆژێک ئەزانن چۆن
لكوتاي سورة الشعراء الله باسيك والشعراء يتبعهم الغاوون أو كسانيك وها شاعر تنها خلقي غوغاو وصف سناي خلق هانيانا دا من إن شاء الله وصف سناي ملائكة كانوا أعمالي خيري خوم بهمو أو نادم كخلشي لايكم بوكا كومنتم بوكا قصي برزو نزم برامبر بكا إن شاء الله لسر أو بردوام بين هر أو نعلم پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتان لێ قبول کات دڵی دەوڵەمەندەکانمان دەربکات لە ماڵەکانیان ببەخشن پێش ئەوەی بەوەرەسە بۆ مناڵەکانیان بمێنێتەوە لە شتی ترا سەرفی بکەن دڵی دەوڵەمەندەکانمان ئاوەدان کات و بیان کا بەو پیاوانەی يحسبهم الجاهل أغنياء من التعفف خەڵکی نەزان بە حاڵی فەقیر وا بزانێ دەوڵەمەند و پارەدارە وا بزانێ خانەدان و دوێخاندارە خۆزگەم بەو فەقیرانی کە ئەڵڵا ئەهوا وەسفیانەکە و خۆزگام بەو دەوڵەمەندانەشی کە ئەبەخشن سر وعلانية يرجون تجارة لن تبور أبخشن بنيهني وآشكرا ونا بو روجك تجارة أكن كهيش كاتي تجارة كان زرناكن والسلام عليكم ورحمة الله وبركاته.